مافی خۆمان ناتوین هەویان چەند ساڵە هەیەمان بۆ کراوە هیچمان بۆ نەکراوە داوا لە وەزیرەکەن ئیمزامان بۆ بکات و کە شتێکمان بۆ سەرفکەن هەوی زیندانە زیندانی سیاسی یەک شتمان بۆ سەرف نەکراوە تا ئێستا مەمە دوو جار بینە هەولێر جارەکەی کە هاتی وتی وعد بێ بۆتان نەکەین دوای جەژن بۆتان نەکەین هیچیان بۆ نەکردینەوە هاتوینەتەوە زانی ئەم جارە چیمان بۆکەن ناڕۆینەوە تا شتیشمان بۆ نەکەن داوای مافی خۆمەکەم دایگە ئەرە وەڵا لە 2012 هەوێن بۆ کرا تا ئیسەکەی هیچمانوە نەوەتەوە هیچ ئەوەی کەوا ئەنفالنەوە سچنەوە دایانەبین من نایەندا بێم گوناح نییە تا ئێستا من خۆم و خێزانەکەم تەمان لەوێ بە عایلەی سجن بووین تەمەنی من 11 ساڵ بووە برا بچووکەکەم 3 ساڵ بووە دایکمان لە کارەساتی هەڵەبجەیە شەهید بووە باشە یعنی ئەم هەموو نەهامێتەمان بەسەرا هاتۆ تا ئێستا حکوومەتی هەرێم بە جددی لای لە ئێمە نەکردوێتەوە بەداخەوە دوو جار چوومەتە سەردانی وەزیری شەهیدان بە ڕێزکا عەبدوڵڵا گوتوێتی چۆن تا ئێستا تۆ کەسێکی کە مەحکەمەکەت بینیوە هیچت بۆ نەکراوە بەڕاستی ئێمە کە سوکاری شەهیدان کە سوکاری زیندانیان خۆمان زیندانی بوون معقول نییە تا ئێستا لە مەحکەمەکەی عەلی حەسەن مەجیا بەشدار بووم ئەمری ئەعدامکردنی دەرچووە ئەو ئەمرەکەیەتی بەدەست بووە باشە ئەوە هەویەکانمانە 6 نەفەرین هەتا ئێستا دوو کەسمان معاملەی بۆ کراوە چوارمان بۆی نەکراوە موچەشیان نییە هیچ کامێکمان لە ئێمە موچەمان نییە دوو نەفەر زەوی وەرگرتووە هیچیکە لە دوای چەند ساڵ ئەم خەڵکە هەمووی هاتووە بەڕاستی داوای مافی خۆی ئەکا کەسانێکە بوون لەگەڵمانە زیندان بوون لە نوبرە سەلمان ئەو خەڵکە تووشی نەخۆشی کۆلێرا بووە معاناتمان زۆر بوو لەوێ ئەگەر من حکومەتی خزمەتی من نەکا وەڵای قەت دەگنی پێ نایە قەت لەگەڵ ئەو حکومەتانیم کە خزمەتی هاوڵاتیانی خۆی نەکا